لەم بێکارەباییەی هەرێمی کوردستان دانیشتوانی گوندی کەوەرتە ماوەی 16 ساڵە ئەم پرۆژەیان دروست کردووە کەوا کارەبای لێ بەرهەم دەهێنن لە ڕێگای ڕووباری باڵەکایەتیەوە کەوا لە ئاوەوە کارەباکەیان دروست کردووە هەر ماڵی 2 ئەمپێر کارەبای پێدەدەن. ماوەی 16 ساڵە گوندی کەوەرتەی سەر بە خەزای چۆمان لە دەڤەری باڵەکایەتی لە ڕێگای کارۆ ئاوە لەسەر ئەرچی خۆیان کارەبایان بەرهەم هێناوە. پرۆژەی کارەبای ئاوی گوندی کەوەرتە ئاوارە محەممەد کە خۆی خاوەنی بیرۆکەکەیە دەڵێ بەهۆی کەمی و نەبوونی کارەبا لە ساڵی 2004 لەگەڵ دانیشتوانی گوندەکەمان بیرمان لەوە کردەوە لە ڕێگای ئاوی ڕووباری باڵەکایەتیەوە کارەبا دروست بکەین. سەرنجام بیرۆکەکەمان سەری گرت و لە ئێستادا هەر ماڵێک 2 ئەمپێر کارەبای پێدراوە و هیچ کاتێک کارەبای گوندەکە ناکوژێتەوە. پرۆژەی کارەبای ئاوی گوندی کەوەرتە کە لەسەر ئەرچی خەڵکی گوندی کەوەرتە بە هەمانجی و هەرەوەزی دروستکراوە ماوەی زیاتر لە 16 ساڵە ئەم کارەبایە لە 2004ەوە بەرهەمهێنراوە. ئەم کارەبایە کە هۆکاری دروستکردنی کارەبایەکە دەگەڕێتەوە بەوەی کە بوونی سەرچاوەیەکی ئاو نەبوونی کارەبا لە گوندی کەوەرتە کە بیرمان لەوە کردەوە پرۆژەیەکی خۆکردی بەرهەم بهێنین و بە هەمانجی ئەو کارەبایە دروست بکەین. دواتر توانیمان لە ماوەی تەنها 6 مانگ کارەبایەکە داگیرسێنین. کارۆ ئاوەکەی گوندی کەوەرتە 50 ئەمپێر کارەبا بەرهەم دەهێنێت و بەسەر 25 ماڵدا بەشکراوە. گەرچی گوندەکە کارەبای نیشتیمانی بۆ دابین کراوە بەڵام بەهۆی ئەوەی حکوومەت کارەبای پێویست بە هاوڵاتیان نادات ئەوان لە ڕێگای کارۆ ئاوەکەی خۆیانەوە 12 کاتژمێر کارەبا دابین دەکەن. دانیشتوانی گوندەکە بڕی 1 دەفتەر دۆلاریان لە پرۆژەکە خەرج کردووە و وەک خۆیان دەڵێن حکوومەت لە دروستکردنیدا هیچ هاوکاریەکی نەکردوون. بەڵام تاوەکو ئێستانەکە دەوڵەت هیچ ئاوڕێکی وا لێ نەداینەوە کەچی بۆ زانیاریتان لە هەموو ناوچەکەی لە هەموو قەزای چۆمان هیچ پرۆژەیەک نییە کە تەعویز نەکرابیتەوە کە یارمەتیان نەدابن لە ڕووی تێکچوون و یان بەرلافاوکەتنەوە. ئێمە لەسەر ئەرچی گوندەکەمان چەندین جار داوامان لە حکوومەت کردووە بەڵام بەڵێنیان داوا گوتیان پرۆژەکەتان تەعویزەکەینەوە بەڵام هیچیان نەبووە. باڵەکاتی خاوەن ڕووبار و کانیاوی زۆرە ئەگەر حکوومەت وەک دانیشتوانی گوندی کەوەرتە پلانی هەبوایە تەواوی قەزای چۆمان لە ڕێگای پرۆژەی کارۆ ئاوە دەبوونە خاوەن کارەبای سربەخۆ. بەڵام هاوڵاتیان بەدەست بێپلانی و بێباچی حکوومەتەوە دەناڵێن و پاش 28 ساڵ لە حکومڕانی کوردی لە ئێستادا قەیرانی کارەبا یەکێکە لە قەیرانە سەرەکیەکانی هاوڵاتیانی ئەم هەرێمە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی کەوەرتە لە دەڤەری باڵەکایەتی.